سڵاوتان لێبێ بەیانیتان باش بە هیوای ئەوەی زۆر باش بن سپاسانەکەین ئەمڕۆژ هەر ئیش و کارێک بۆ چند دڵتان لەلایەمە بۆ تەلەڤیزۆنەکەتان هەڵکردووە یان مۆبایلەکەتان کە گرتووە بەدەستانە کردوونە سەر کەناڵی کورتسات و بەتایبەت بەرنامەی ڕۆژێکی نوێ ئەمڕۆ لەگەڵ ستافێک پڕ لە ئێنەرژی و هاوکارم سەرکۆت بەرنامەتان پێشکەشەکەی بەیانیت باش بانی باش سەحەر تۆ چۆنیت لەخوا بەزیە بم زۆر باش لەگەڵ بەیانی باشەکەی ئێمە لەوانەیە ئێستا چاو ماستەکەش لە بەردەمی ئێوە بێ نانی بەیانی بخۆن یەخوا عافێتان ئەگەر لە ماڵی شۆنە بن بۆ نانی بەیانی ئێستا چەندین شوێنی تایبەت کراوەتەوە کاڕۆن لەگەڵ هاوڕێتانە کە سوکارتانە نانی بەیانی خۆن ئەم بەیانی ئێمە دانە نیشتوین لێرە وەستاوین و بە بابەتێک دەست پێکەین خواردنەوەی چا باسی چا بکەین چا مێژوویەکی زۆر دوور و درێژی هەیە یعنی ئەگەر بگەڕێن و بۆ مێژوەکەی ئەزانین پێش 1500 ساڵ لە چین چاخوراوەتەوە باشە هەزارەها جۆری چامان هەیە ئەم چایانە لە جیهانە بڵاو بۆتەوە بە شێوەیەکی گشتی چا ئاخورێتەوە و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە زۆرترین ڕێژەی چاخورێتەوە یەکێ لە وڵاتانەشی کە زۆرترین چایتی ئاخورێتەوە ئەزانین کوێ تورکیا ڕۆژانە 2 ملیۆن چاخورێتەوە چاکەیان بە شێوازێک وا بووە بە نەرید لە ناویانە ڕێژەیەکی زۆر چایتر لە ناو ماڵا بێ لە ناو کافیا بێ لە ناو ڕێستورانتا بێ لەو چاخانانەیە بێ کە لە نێو بازار و کوچە و کۆڵانەکانی ئەم چای ئاخورێت یان لە قەرەختەیە ئێمە گوتم هەزارها جۆرمان هەیە بەڵام دوو جۆری زۆر سەرێکیمان هەیە ئەم چایمانەیە پێڵێن چای ڕەش باشە ئەم چایشمان هەیە پێی ئەڵێن چای ساوس بەڵام زۆرترینیان کاماخورێتەوە چای ڕەشەخورێت لەگەڵ چای ساوزەکە ئێستا چەندین جۆر و تامی جیاواز دروست دەکرێت ترەمە چای زەنجەفیلە ئەمە چای گوڵەبەی بوونە ئەی ڕووەکەکانە هەر یەکەشی کۆمەڵە تایبەتمەندی خۆی هەیە بەڵام ئەوی کاخورێتەوە زۆرترینیان چای ڕەشە یەکێ لە وڵاتانی کە بەرەمهێنەرێکی باشی چایە سریلانکا یەکێ لە وڵاتەکان چین لە هەمووی زیاتر چین بێژوویەکی کۆنی هەیە لەگەڵەوەیە کە پێشتر باس کرد بەڵام سریلانکا لەبەرەوەی کە بەرهەمێکی باشی چا خاتە نێو وڵاتانی جیهانەوە توانیەتی بەرەمهێنەرێکی باشی چابێت ئەنجا دیمەنەکانی سریلانکا و بینیوە ئامادەم بەکردیانەکان ئەو چەلگانە هەمووی بە قەدی چیاکانی شەوەیە یعنی ئەمەنە سروشتێکی جوان و دیمەنێکی جوانی بەخشیوە بە وڵاتەکەی ئەمەنە بەرهەمێکی جوانی چاشی بەخشیوە بە هەموو جیان دەستیان خۆش بێ سپاس جا ئێستا چەندین جۆری چا لە لای خۆشمانەیە ئەڵێمە حەوت جۆر چاکە تێکەڵ کراوە یاخود ئەمە چایتە سەر سەلیقەی ئەو کابانەیان ئەو کەسێک کە چای چیەکەیە وانە تێکەڵێکە بەڵام ئەو تێکەڵی زۆر خۆش دەرەچێت سەرکۆ بەڕاستی خۆش دەرەچێت ئەوێ دەسوپلێکی باش دەبێت وڵە دەسوپل ئێستا بۆ نمونە لە ماڵی ئێمە دایکم ئێستا هەر ئەوە ئەنجامەیە چەنەها جۆری چاپ بەڵام عادەتەنەها کە تێکەڵی ئەەکەی تامەکە خۆشترە بێت ئێساش کە هەوا ساردی کردووە بۆ نمونە تۆزێکداچین و یەکی دوودانە چڕۆی گوڵەباخی تەیەکەی ناوپۆریەکە زۆر تامی چاکە خۆشتر ئەکە کەسی وایە حێلی تەیەکە حەزەکە ببوون و ئەترەکەی حێلیش ئەوەشی بۆ زیاکە ئیترها سەلیقەکانە ئەم چای ڕەشە سوودی زۆرە سەرکۆ بە تایبەت بۆ نەخۆشیەکانی دڵ هەر زۆر باشە باسی چای ساوزەکەت کرد ئەوە هەر زۆر باشە چای ساوزەکە ئانتی ئۆکسیدانێکی زۆریە ئانتی ئۆکسیدانەکان زانین بۆ شێرپەنجە باشە لەم بەینایە چایەکی سپیش هەیە ئەو چاسپێکە ئەوترێت لە هەمووی کەمترین گۆڕانکاریان هێناوە بەسەر گەڵای چاکە چون ئەمە گەڵای چاکەی ڕۆکەکە ئیهێن و وشکێکەنەوە ئیسووتێن و ئاهایەت لە کارگەکانینەکەن ئەبێ بم چاڕەشە چا سەوزەکە گۆڕانکاری کەمترە چاسپێکە لە هەمووی کەمتر گۆڕانکاری بەسەرا هاتووە بۆیە ئەوترێت زۆر باشە دژە پیرێکی زۆر باشە بەڵام نرخەکەیشی زۆر باشە واتە زۆر گرانە ئەنجا چای ساردیشمان هەیە لە وڵاتانی ڕۆژاوە ئەوروپا پێڵەن چای ئایس لەناو فێنکەرەوەکانە هەیە بە شێوازی ئامادەکراو هەیە چۆن شیری ئامادەکراو هەیە خەڵک ئارەزوویەکە چای ئاو بخواتەوە و ئێستا لە لای خۆمان لە نەریتی خۆمانەوە حەزم کرد لە تۆش پرسیارکەم لە کوردستانە بە چەندی شێوە چاخورێتەوە یعنی ئێستا لە باکوور چا ئەوان بە پەرداخی خۆنەوە ماشەڵڵا منای حەز لە چای قۆریەکەمان هەڵچوو قسەکە بکە ئەو ئاوەکەی تیاسەکە ئاوەکەیەتی ئەتوانێت بیکوژێنیتەوە بابی هێنی نێرە یەکسەر هەر تۆزێک سار بێتەوە ئەنجا چاکێتی باشە لە لای خۆمان ئێمە چا بە شێوازێکی زۆر جوان لە دابوونەریتی کۆنی ڕابردووی خۆمان و ئامادەکرا
سێری وێنە کۆنەکان کە ژنە کۆنەکانمان سەماوەرێکی جوانی داناوە ئەم ئاوە ئەکوڵێ ڕاستەخۆ ئاگرەکە بەری ناکەوێ ئەم چایە لەسەر سەماوەرەکەیە بە هەڵ و گەرمیەکەی فێر بێت باشە باساک باسمان کرد لەگەڵ ئەوەیە باسی مێژوەکەی کەم باسمان کردەوە لەگەڵ ئەوەیە دا ئەدرا کتری هەبوو قۆری هەبوو قۆری چاکە ئیتر ئەم چایە تام و چێژێکی تایبەتیە باسی کتری قۆری کرێتر وردەورتە زۆ پاشە هەر نەکتری قۆریەکە لایەکی ماڵەکەی زۆر جوان بوو ئەم ژنانە دانیشتن کتریەکەیان دانا قۆریەکە جا کتری و خۆری شوشە قۆریە شوشەی چاکیانە خسە سەر دەمی کتریەکە بە هەڵمی کتریەکە چاکە ئەکوڵە تام و چێژێکی تایبەتی هەبوو تۆ ئەزانی ئەڵم باشترین قۆری بۆ ئەوەی کە چایدیا دروستکە ئەمە مەستیلە بەڵام ئەڵێن باشتر لە شوشا بێت تامی چاکە ناگۆڕێ ئەو ستیلە تامی چاکە تۆزە گۆڕانکاری بەسەراهێنە جایەکی کەسایەتێکی جوانمان هەیە خۆی خەڵکی پارێزگای دوهۆکە واللهی لە سلەیمانی لە هەر شوێنێک نان بخۆی چارەکێکیش ڕێبێڵە چمە بۆ لای کوڕەبادینەکە چاخۆ ئەمە نەدە سوپلێکی چای خۆشی هەیە لە جادەی مۆلەویە باشە هەمومان زۆرمان شایەتین ئەگەر بڕۆین نانێکی گەرم و کوڕ و کەبابێکی خۆش بخۆین ئەچین بۆ لای ئەو هەر بڵێ کوڕەبادینەکە لە ڕێک لە مۆلەکە بڕۆ قەرەباڵقێکی خۆی بانک دەکات چایەکرد بۆ تێکات بەڕاستی چایە ئەنجا بە ئامادەکراویش دایناوە بۆت بۆ نمونە بە کیس داوناوە بۆ نمونە تۆ حەزەکەی ببیتەوە بۆ ماڵی خۆت پێش دەڵێ چۆن ئامادەیکە بەڵام ئەو دەستای خۆیەتی چی تێکەڵ کردووە چی کردووە ئەمە زۆر کات نایڵێ بەڵام کاچی چایەکە خۆی تۆ لەگەڵ هاوڕێکە هەر بە پێشەوە ڕێ نییە بێ دەست بەری بدەنێ ئیتر لە قۆری شوشەیە بۆ تێکە ئیتر ئەم چایە حازرەکە ئامادەیە ئاخر سەحر زۆر گرنگیشە تۆ بتوانێت سەدای ماڵین چێشت و خواردن لە ماڵ و تام و چێژێکی تایبەتیە بەڵام کەیتە شوێنێکی گشتی ڕێژێکی زۆر دروستەکری ئەو تامەی نامێنێ تۆ ڕۆژانە ئەو هەموو خەڵکەیە بۆ لاو تامەکەی خۆ لە دەستنەی ئەم بە خۆی میهنەیەکی باشە ئەوەی کە تۆ ها یەک ناوبانگ بەدەست بهێنی ئەو ناوبانگە بە پارێزی زۆر گرنگە ئێمە زۆر جاربوون منە چێشخانەیەک هەیە سەرکۆ یەکەم جار ئەکرێتەوە زۆر تام و لەزەتێکی تایبەتی خواردنەکەی دوای فترێک بەداخەوە دەستە گۆڕن ئەوەی کە ها لە لای خۆمان دەڵێن دەستە گۆڕن ئەو تامە خۆشەی جارانی نامێنێت ئێستا ئەم کاتە نهێنیەکە ئەوەیە کە ئەو ناوبانگەکەی بەدەستێناوە توانیوێتی ئەو ناوبانگەش بپارێزێت شتێکی باشیشە پێشکەشەکات ئەبێ و حەقشی بێت و لە هەموو کوچە کۆڵانەکانیشیە لە سلەیمانی لە شارەکانی تر چاخورێ بەڵام ئەمێ شتێکم پێ بڵێ بۆ لە ڕۆژهەڵات چاو زۆر بەڕوونیە خوارد خۆی ئاخر سەرکۆ ئەسڵەن ئەوترێت ئەم چای ڕەشە هەتا خەستر بیخۆیتەوە ئەوە باساک دڵی لە لای ئێمەنیە گوێی لە لای ئێمەنی لێرە نەبوو باساک ئێمە هەوڵ قسەمانەکە دێتەوە ئامادەکانیمان باس کرد باساکی خوا لەشی ساقی گەنجێکی زۆر بەتوانە و یەکێک لەوانەیە حەزی لە کارەکەیە هەندێک زانیاریمان پێڵە زانیارەکە من و سەرکۆ باسمان کردو های ناوبەر دێ ئەڵێ بۆ نمدا باسی بکەن کە لە ئێستا زیاترین ڕێژەی چا لە تورکیا بەکارهێنن باڵێ تەنانەت لە ئەوروپا بریتانیەکان بەناوبانگن بۆ ئەوەی کە چایەکی زۆر بەکارێن جا ئەم چای ڕەشە ئەوترێت خست کە ئەی خۆی کاریگەری نەرێنی لەسەر جەستە بەجێ هەڵی سەرکۆ ڕوون بیخۆ ئەوەی کە تەنانەت لە ڕۆژهەڵات پێوترێ یاقوتی یاقوتان بینیوە ڕەنگێکی گەشی ئاڵی هەیە ئەڵێن ئاوا بخۆیتەوە بۆی کە سوودەکانی جەستت لێ وەرگێ تەنانەت سەرکۆ توێژینەوەیکیان کردو لە چین باشە چینەت بە حکمیەوەی کە زیاترین کێڵگەی هەیە و زیاترین ڕێژەی بەرهەمهێنانی چاهەیە لە ئاستی جیهانە توێژینەوەیکیان کردو لەسەر کەسە بە ساڵاچوەکان بۆیان دەرکەوتووە ئەم کەسە بە ساڵاچوانانە ئەوانەی کە چا بەکارەهێنن باشە ئەوان دەستور و نەریتی خۆیان هەیە ئەسڵ نەریتی تایبەت بە مەڕاسمی چایان هەیە لە چین و ژاپۆن سەرکۆ کەرستەی تایبەتی هەیە تێکەڵکردنی ئەم چایە بە شێوەیەکی تایبەتە دا ئەنیشن بۆ نمونە لە بێدەنگیا ئەم چا ئەخۆنەوە ئەڵێ نەبێ تۆ یعنی کەشی بۆ بڕەخسێنی چاخواردنەوە وەکو لای خۆمانێ بە پەلە ئێسابی چایەک بخۆیتەوە یان بەدەمی تەوەرن ئەوەی کە باسی تەوەری ناخۆشی نەهاتنی موچە ئەماناکە چایەکی شەک لەگەڵ بخۆیتەوە وانە ئەوان ئەڵێ نەبێ لە ئارامیە میوانی بۆ بانگ هێشتەکان دا ئەنیشن بە دەوریەکە و ژوورێکیانەی تایبەت بە چاخواردنەوە بەڵام ئێستا بە شێوە گشتیەکەی کە توێژنایان لەسەر کردووە بۆیان دەرکەوتووە لە کەسە بە ساڵاچوەکان سەرکۆ بەرگری دەرونی زیاکراوە بەرگری دەرونی چیە لە ئەم کەسانەیە ئەو چێت تۆ بۆ نمونە شکستێکە خۆی تووشی خەمۆکیەبی تەبعاێت ها وردە پائێنەی خەمڕەوێنە ڕەحمەتە لێبێ وتراوە خەمڕەوێنێکی باشە ئەم چایە
هەروەها کەسە بە ساڵات چوەکان مەترسی توشبوونیان بە هەندێک نەخۆشی بەتایبەت ئەو نەخۆشی دڵەکەوتم چا زۆر بۆی باشە دەرخراوەوە کە بەڕاستی کاریگەری باشەیە و دەریش کەوتۆ بەتایبەت لە خاتونەکانە لە ڕەگەزی مێینەیە ئەم چای کاریگەری باشتر لە ئێمە بەجێشتە جا ئیتر گیان لەبەرێک خاتونەکان کەمتر لە دەست ژیان ئەناڵێنن ماڵنگ لەی زۆرەکەن دەرکەوتۆ بەڕاستی بەرگە هەڵگرترن هەر توێژینەوەش ئەمی سەلمانەوە ئەوکەمان تۆ زێور بووە باڵێ خۆی وتیشمان چا دەم بکێشێ چای ڕەش دروستەکەن نەبوو چای ڕۆکی دروست نەکەن چای ڕەش دروستکەی ئەوەی کە زۆرترین کەس کە زۆرترین خواردنی هەبێ چای ڕەشەکەی باشە دێت تۆ بۆ سەبا من یەکدانە هەرچەنەم چانە سەرکۆ عزیێتی کێشاوە هێنایەتی و خۆی هەمیشەشەوتە چاڕۆکیەکانەکە توانیتان بەکاری بێنن ئەو پڵتەی چایەکی ڕەشیشی تیا بوو ئەوتر چا ڕۆکیە تازەکە بەکاربێنی ئەسمە کوڵی بەیبوونمان زۆرە سەرکۆ لەخوا بەزیێ با چای ڕەشیشی تێکەین مادەم تو ئاوکەوتێک بالێک کوڵ نەچە چاکە هین نەبێ چای ڕەش ئەزانی 5-6 دقەداینی جوان ڕەنگەیاتەوە چاڕۆکەکانی 4 دقە سەرەکەی داپۆشن نەبێ من ئەمە دروستکەم چایکی بێبوون بۆ خۆم چای بێبوو نەزانی بۆ هێورکردنەوە زۆر باشە سەرکۆ من بۆچی پرسی خۆزگە پت برسیایە بۆچی ئەو چایم ئامادە نەکرم چایم ئامادە پێم بڵێ بۆچی ئەم چای کە تۆ ئێستا ئامادەیەکەی بە ئەمەش زانیاری بێ بۆ هەمومان زۆربەی توێژینەوەکان ئاماژە بەوایەن کە ئەکتر دوای کاڵ دەرچێت نازام کۆشکەکەمان کۆشکی چای ئەوە نەبوو بە ئەوە نەم تێکرد باشە ئەم کیسەیە کەم چایتیایە ئەکەیتەم ئاوە گەرمەوە بێگومان کارلێک دروستەکە زۆر جانەمە کۆمەڵە مادەیە بۆ بێگومانیش ئەمانە کە ئامادە ئەکرێ هەشتی ئامادەکرا مادەی پارێزرایەتیەکە باشە بۆ لەبەرەوەی لەسەر ئەمە من نامێم کاغەزە دەرخەم وی نەبێ بە ڕێکلام بۆی شوێنێ سێری بکەی پێتەڵێمە بۆکەی بەکاری بێن هەشتێ بەرواری چووە سەر مادەی پارێزەریتیەکە باشە ئێمە ئەم چایە نازانین چۆن تێکراوە کەی تێکراوە و ئەم کیسێش نازانین لە چی دروستکراوە ئەم پلاستیکە لەگەڵ ئەم ئاوە گەرمایە کارلێکەکە لەوانەیە کۆمەڵە زیانیە بێ ئەی بۆ نین چاکە خۆی ڕاستەخۆ لەگەڵ ئاوەکەیە تۆ ماڵە ئاوان بێ بۆ ئەمەت هێنا ئەمڕۆ من بخێتە تەماح چایەکی باشتر من دڵخۆش بووم کامە لێرە بوو بۆ لەبەروی لە جیهانە سەکار لەسەر ماکرێ بۆ وامان لێ هاتووە کام ڕێگەیە ئاسانە ئەوە بکرینە بەر باشە یعنی وامان لێ هاتووە ئەو سفرە هەبوو لە ماڵە بەخوا من بیرێمێ خوشکەکانم دایانە خزنانمان لەسەر خواردوهای هەڵیانە کرد پاکیان سڕی و ئەیان شۆرد سفرەی سەفەری نەبوو بڕێبدرێ قاپی شوشەدانرا هەر کەس و قاپی خۆشیە ناسی من قاپ کۆشکەکەی خۆم دایمە ناسی قاپی خۆم چێشتم تیاخوارێ سە قاپە سەفەریەکە حازرە دوازانی چیەکەن ئالێرۆ سفرەکە و بۆ لولەکات و بۆ ناو زەرفەکە ئەمە کێشە گەورەکەمانە ئەمەش بووە بە ئاسانکاری بۆ ژیانی ئێمە ناین چاکە بێنین لە قوتێکی باشە هەڵی گرین چۆن دایکمان و باپیرمان و دا پیرەمانەمانیان کردووە لە ماڵە چایەکی خۆشی پێ لێ بنین یەکسەر کیسەکە بێنە وڵا ئاوە گەرمەکە لە هەموو شوێنەیە و کیسەکەی تێکەوت چاکە بخۆ یەک شتی هەیە ئەم خۆی عادەتە نەمیشاوتە چاکە ئەوەی کە سەرگوڵی چاکەی جیایەکەنەوە بە قەولی تۆ ئەوە بە فەلەی ئەیفرۆشن ئەوەی تۆزی چاکە ئەمێنێتەوە ئەیکەن بەم کیسانە بەڵام یەک خاڵی هەیە ئەم کیسەیانە تاکو بۆتان نەکرێت چا سەڵز و ڕەش و ئەمانەکەی بەکاربێنن مەیهێنن گوڵە بەیبوونەکە بەکارمێنن یەک دنیامە بەڵام هەنێک جۆری چا هەیە لەم کیسانە هەیە لای ئێمە بۆ نمونە زۆر نییە وەکو چای ماچاکە کوزە جەفیلی چای ماچا گوڵە بەیبوونی هەمانە گوڵی نانایتە بەڵام ماچا بۆ نمونەیەکێک لەو چانەیە زۆر باشە سەرکۆ ئێستا زۆر باسیەکەن چایەکی ژاپۆنیە دێن خودی گەڵاکە سەرکۆ دای ئەنێن لەبەر سێبەراگەشاکە دوای لی ئەکەنەوە گەڵاکە ئەهێنن وشکی ئەکەن ئەی هاڕن خودی گەڵاکە ئێستا ئێمە ئەم چای ڕەشە ئەیکەنە ناو ئاوەکە ئەو ئاوەی کە لە کۆتایە دەرئەچێت دوای ئەوەی کەم پرۆسسە ئەنجام درێت تێکەڵبوون چاکە لەگەڵ ئاوەکە ئێمە ئاوەکە ئەخۆینەوە بەڵام چای ماچات دەی تۆ گەڵاکە ئەپروێنن هەر خودی گەڵاکە ئەیکەنە ناو ئاو دێن بە با بڵێن کەرستێکی تایبەت وەکو سیواکی خۆمان وایە ئەوەی کە پێی تێکەڵەکەن بەوە تێکەڵی ئەکەن کە فێکتەرەیە ئەو چاماچە ئەخۆنەوە ئێستا ئەم چای ماچام من وەکو ڕۆک نەبینیوە لە لای خۆمان هەرچەند ئەبێ هەبێ بەڵام مثل چاکی سەیەکەی ئاسانە دەستم باش بوو دەسەڕێکە باشە ڕەنگەکەی نە زۆر تۆخە نە زۆر ڕوونەیەوەشە کە لە ڕۆژ هەراوە زۆر کاڵتریەکەنەوە جا ئێمە لێرەیە یەکشتمان لەگەڵانیە
لەوانەیە زۆر شوێن هەی بێ بە دووداینەوە شەکرمان لانی باشترین شتەوەیە کە شەکر بەکار نێرێن چونکە من خۆم زۆر دەمێکە بەکاری نایەنم ماوەی چەند ساڵێکی زۆرە لەبەر یاری و لەبەر وەرزش و لەبەر تەندروستی چکاڵم پێڵەن ژەهرە سپیەکە بەس بەداخۆ زۆر کەسمانەیە ئاوا چاکەی تێکردووە هەتا ئێرە کا بە شەکر هەڵێ بۆم ناخورێ بۆ ناخورێت یەک دوو جار خۆڕ ڕابێنە بڕوا بکە زۆر خۆشترە زۆر چێشیش زیاترە جامە چا زانێریشی کە لەسەری لەبەروی کافاینی تایە ئەوانەی پسپۆری خۆراکەن ئەوانی کە ئایانێ بە پیشەمەکانی مە خواردنی تەندروست خواردنەوەکانیش بخۆینەوە باش نییە لە شەوان درەنگانێکا بخورێ چا قاوە بۆ نمونەوانی مادەی کافاینیان هەندێک کەسیش ڕاهاتووە یعنی بەردەوام چاخواتەوە هێمە لە ڕابردووە بەەوە باپیانمان دانیشتن گۆشەیشان دانا و ئیتر داپیەمان دانیش سەماوەرەکە و 5-6 چات ئەڕووی بە سەریەکەەوە بووی بە چای چیش ئەجا لای خۆماڵێت یەکڕنگ تیکە کتی ناویست هەر یەکسەر چاخەستەکە هێویست بە دژلەمەی بە کڵۆوە هەی خوارد ئێستاش ئەبینین چەندین جۆری جیاواز کڵۆ دروستەکەن هەر ڕاستە ئابە شوێ بەڵام ژیانی ئەو سا تەندروستە بێبینەرەکانمان ناخۆشی واداری ئەمەنشتی سەیر و سەمەرە نەئەخورا شتەکان سروشتی تر بوو وەکو ئێستا یەک دنیا گۆڕانکاری کیمیایی بەسەریان بەداخەوە یعنی ئێستا ئەگەر ئەوەش بێ لەگەڵی ئەجوڵان گفتوگۆکان تەندروستتر بوو هەرچەند ژیان ئەو ساشەر قرس بوو بەڵام ئەم هەموو هەواڵە ناخۆشە لاانێ بەم شێوەیە نەبوو بێ ئەم سوۆسیال میدیایە نەبوو کە بۆ نمونە لەو پەڕی دنیا تو نوتیژێکراوە لەم بەرەوە ئەهات ئەبوو بە بابەتی مەجلیس بۆ گفتوگۆکردن ئەم بابەتانە نەبوو ژیان تەندروستتر بوو بۆ یەک قسەش هەیە ئێستا شتێکی زۆر جوان بەرچام کە و چا لە لای ئێمە زۆر پڕخواست و پەسەندە هەر لە عالەمی شاوایە بە خواست لە سەرترین خواردنەوە ئەزانرێت قاوە ئەمانە ئەکوێتە دوای چاوە قسێک هەیە ئەڵێ تۆ چاڕەشەکە بمێنەوە ئیتر ئەگەر کەسێک حەزی لە چابێ خۆی لەگەڵ یا شەکرەکە کشمیشەکە تۆسپیەکە ئەهێنێت دێت چاکە خواتەوە تا خۆت بۆ کەس مەگۆڕە گۆڕانکاری نەرێنی بەسەر خۆتا مەهێنە و ئێستا تۆ باسی شەکرەکەت کرد من لەگەڵ کشمیشە ئەی خۆم تامی خراپ نییە خۆشە یەک دەنە کشمیشەکەیتە ناو دەمت ئەزانی بۆ کشمیشیان مێوەژیان تەنانە توی سپی تاقی بکەنەوە خۆشە سەر کۆ لەگەڵی بیخۆیتەوە لەبەرێک کە ها ئەمانە شیرینیەکەی هەم سروشتیە هەم وردە ئەم شیرینیە دەرەدرێت تێکەڵ بە تامی تاڵی چاکە ئەبێت وواکە چێژوەر بگری لە تاڵی چاکە و بە ڕێژەیەکی کەم کەسی وایە وترێت بە خورما و چاخۆمەوە بەڵام 4 خورما بە چایەکە خواتەوە ئەوان بێتەوە خراپە ئەجا پرسیاری ئەوواکەین زۆر کات ئەڵین کێکم کەس بوو کە چای خوارد کێ بوو شیمئۆنگ ئیمپراتۆری چینی بوو یەکەم کەس بوو کە چای بەکارێنە چۆن دۆزیان و چ وڵاتێک زۆرترین بەرهەمی چا بەکارێنێ بۆ نمونە باسمان کرد ئوسترالیا زیاترین ڕۆژێ بەکاریێنێ ئەوەی کە زانیمان لای خۆمان لە ڕۆژەڵاتی کە بەرهەمەکەی بەکارهێنێت ئەمەزانی خواردنەوەکەی لە ئاستی جیهانە ئوسترالیا و زۆرترین ئەم بەرهەمانە کە لە جیهانە بڵاو بۆتەوە بە چەندین شێوازی جیاواز ئاماداکرێت باشە ئێستا خۆم بەرکەوتنم هەبوو کە خۆم بەرکەوتمە بووە وڵاتی ئوردن سەحر ئەچیتە بۆ نمونە ڕێستۆرانتێک یاخود ئەچیتە کافێک دانیشی داوای ئەڵێ چایەکم بۆ بێن ئەو چای ئامادەیەکەن ئەوان وەکو ئەمە پیاڵەی بەکارنیان پەرداخیانێ باش ئەم پەرداخە چایە بۆ تێنێ هەتا ئێری چایە بەڵام کە بۆ تێنێ دانی بە پەرداخ بە پەرداخیێنێ چاکە ڕەنگی هەروەکو خۆمان ناساییە بەڵام سێ گەڵا نعنای تەبیعی سروشتی لەسەر چاکە دایانەوە پێش دەڵێ ئەڵێمە لای خۆمان چەند دەقێک هێشتمانەتەوە لای تۆش ئەگەرەزانی لەگەڵ خۆشەویستەکەی تای لەگەڵ خزمێک تای لەگەڵ کەسیشی عزیزتای تۆسی قسەکانتان بەردەوامی پێبنبووی ئەو ڕنگ زیاتر باتەوە تاکو تامی نعناکەش زیاتر تێکەڵ بە چێژێکی زۆر تایبەتی یعنی ئەگەر چاخۆریش نەبیت ئەو چای هەر تەواوکەی ئەگەر چاخۆر بیت ئەوە داوای کاکەیت ئەمە یەکێکە لە تایبەتمەندەکان ڕاستە وتمان تووشە ڕۆژانە 2 ملیۆن چاخورێتەوە ئەبێت چۆن بخورێتەوە دانیشتن و چاخۆرچایکی باشە خۆنە یینە لای کۆمەڵی وڵاتی تر کە چا بەکارهێنن بۆ نمونە ئێستا ئەگەر بچینە وڵاتانی ئەوروپا زیاتر گرنگیان ناوە بە چای سارد ئایسەکەی کە باسی یانی دانانیشە قۆر و پیاڵە دانێتەوە بکە چاکە ئامادە کراوە وەکو چۆن ئەو شیر و بابەتانەی ترکە لە
کارتۆنی تایبەت و شتی تایبەتە هەڵەگیری لە بەڕادەکانە ئەم چاش ئامادەکراوە بەڵام من هەر حەزم لە شتی ئامادەکراوە خۆی چا ئەبێت گەرم بێت ئەترها ئێمە ڕاهاتوین هەرچەند ئەمە نییە با بڵین شتێکی ستاندار نییە بەڵام چونکە زایقە و سەلیقەی ئێمەی ڕۆژهەڵاتی و بۆ نمونە کورد ڕاهاتوو ئەمە لەگەڵ چا ئەبێ بە گەرمی بخورێتەوە چەند چایە بە گەرم کەسی وایە سەرکۆ بڕواکی کوپەکە دەسی ناگرێ ئەی خواتەوە ئەمانە گەرمە هێشتا بۆ حاڵەوە بەنێرەکانمانەی بینن سێری چەند جیاوازیە و دووچێ داخرەوە ماڵە ئاوان بێت کیسەکەی بابوونەکەی تۆیە بێبوونەکەی تۆیە ئەوە چای ڕەشە هەر تەبعەن هەر بێبوون ڕەنگی ئاوایە من هەر ئەشی خۆمەوە دەستەکانە خۆش بچون بێبوون زۆر باشەوتم ئارام بەخشە مادام باسی چاڕوەکیەکانیش با بکەین سەرکە خۆ مەجالێکی زۆر باشە ئێمە لە ڕوەکیەکانە چای زەعفەرانمان هەیە هەر زۆر باشە هەمووی چاڕوەکیەکان دەمی بکێشێنین واتە دای بنین لە کوپێکە تۆزێک لە ئەو ڕوەکە بکەینە ناو ئاوە گەرمەکە ئەوە شتێک ژێپیاڵێک بنێن بەسەریەوە 3-4 دقات دەمەکێشە چای زەعفەرانەیە شادی بەخشە زۆر باشە یعنی ئەو ڕۆژە هەر پێەکەنی ئەمە زۆری لەمانە بێبوونمانەیە ئاوە هەنگوینە لەو ساوە من بیرەکەم و هەنگوینیان چۆن تێکەوە هەنگوین و گوڵەبەی بوونیش باڵێ شتێکی سێری سەمەری لێ دەر میکسیشیان تیا کردووە لاڤەندەر هەر زۆر باشە چای نعناکە کەوتت هەر زۆر باشە ئەو هەر بۆ هەرس باشە اینجا چیتر ڕۆکی چیمانەیە سەنجەبیل و داچێ ئێستا کایترەها هاڵامەتەکە هاتووە بە پیرمانەوە ئەوە هەر زۆر باشە شتێکیشمان پیر نەچێت چی تو دەنێک حێلیتەیەکی جاری وایە حەزم لەو حەلەی زۆر لەگەڵ حێلانی من لەگەڵ سادەیەکەی خۆم بەڵام زۆر جار بۆنەکەی زۆر چێش بەخشە یعنی لە ماڵا بێ لە شوێنێکا بێ کە بۆنەکەی ئەڵێن ئەو ئەم شوێنە چایکی خۆشی لێناوە ئیتر ڕێستۆران بێ یاخو ماڵەوە بێ بۆنی حێل زۆر خۆشە و حێلیش بۆ خۆی کۆمەڵە سوود و تایبەتمەندی خۆی هەیە هیوادارین کە توانی بێتمان کۆمەڵێک زانیاری بین نەک بڵین بە تەواتی زانیاری بین لەسەر کە چا بۆ خۆی لە خۆیان کۆمەڵە سوود و تایبەتمەندی هەیە و بە شێوازێک لە شێوازەکان بە ڕێژە بەکار بهێنرێ نەوەکو زیاخۆری تیاکرێت کە هەر شتێک زیاخۆری تیاکرا زیان بەجەستاگەێنێ وە چاش ئێمە زۆربەی سپۆڕانی خۆراک ئاڵێن پزیشکە بە ڕێزەکان ئەڵێن ئێمەوە ڕاهاتوین نانەکەمان خوار چاکە بخۆینەوە ئەڵێ کاتێک بۆستە هەتا چاکەت ئەتا نانەکەت تۆزێ حەزمە بێ لە جەستێ ئەنج چاکە بخۆرەوە ئیتر کاژمێرێکەوەستی دوو کاژمێرەوەستی ئەو کاتە زیاتر چێژی لێبینی و خاڵێکی تر کە گرنگە من پێویست بوو ئاماژەی پێبم لەگەڵ دەرمانە چاڵەن باش نییە چا خواردن چکە کاریگەریەکانی کەمترەکاتەوە لەگەڵ بۆ نمونە خوێندو تێتەوە چ دەرمانە بۆ نمونە ئەو کەسانی نەخۆشی تێشخیانیان هەیە شەکرە و فشاری خوێنیانی ڕۆژانە بەردەوام ئەم هەنێنێ کە پزیشک بۆی نووسیون ڕاستە خۆتۆ نانەکە خۆی چاکاکەی بەسەری و حەپەکاکی بەسەرمیا ئەڵێ کاریگەری باش لەسەر جەستە بەجێنایڵێ بۆیە ئێمە هەتا بتوانین لە سوودەکانی خۆمان نزیکەینەوە ئەوی کە تۆ باست کرد هێورکەرەوەیکی زۆر باشە ئەگەر عەسرێک زانیمان کۆمەڵێک سترێسیمان هەیە نە ئارامیمان هەیە لەگەڵ هاوڕێیەکمانیان لە ماڵەکەی خۆمانە چایەک ئامادەکەین هێمنیمان پێ باشێت یان ئێستا کەیترەها خۆری پای زۆر چێژ بەخشەتینەکەی لە بەردەمیادا ئەنیشیت لە بەردەم پەنجێرەکە دابنیشن ئەو کاتی وە گەرماکەی کەوتۆتە ماڵەوە چایەک بە قەبر سەرکۆ دروست بکەنەوە بیخۆنەوە هەر ئێستاش ئەو خۆرە داوێتی لاانێ لە ماڵی زۆربەتان دانیشن گوێتان لە ئێمە بێ چاکە دروست بکەن نوۆشی گیانتان بێ ئێمەش ئەو چانە بابین بەدەست هاوکەرانمانەوە سەر نەبێت لە ئێستا